که گوشتی رمضان ماه رمضان سیک خوشتر لیتید گوشتی ما هم یه خمالیه یه داخلی تیتا سرجه کرن بارا پتر گوشتی برخی و یه گولکیه خود حتی نگه چه فرقی نبویه یعنی تقریبا سیک مناسبه نه گرام بویه هر سیک باید که خویه بله لا الحمد لله بالنسبه لرمضان النسبه فتره سرهي بقرن وبوشي بفطاري يعني كنت شاكي خوشنا بتخدم في شاكي في الشرب بتاعك اما قلت شيء ترى لا بقصر رقابات من ده رقابات جي شوفي باللي بتاك ورقابات نبت طبعا ما بقد هركي دوكي خوبت بس بيت رقابات سرها خاصه هي برمضان ده بو باقجي بو ابي بالفجون دي خلكي جي ده يعني قلنا يعني بيت رقابات سرها بت اما رقابات بش بيت خبرنا هو بيش تروستي هاك لعصرانە عادەتەن خەڵک دێتەنەوە بازاڕ ئەم کاتانەش هەر شتێکە بینێ حەزێکێتە سەر ئێوە بیکڕێت جا بە تایبەتیش ئەوەی کە دیقەتم هاوێ ینی بەناو بازاڕ ئەگەر بگەڕێیت ئەوەی کە ئیبینی زیاتر شیرینی خەڵک زۆرێک ڕێ لە لوقمە قازی لە باڵێن جۆرەکانی تر شیرینی وازایدەن شەربەتیش بە تایبەتیش ئەوەی کە لێرە ئێستا لێ وەستاوی شەربەتی ئەم ڕیزە شەربەتە کە لە پشتمانەوە لێرە بینی قەرەباڵقێکی زۆر هەیە خەڵک زۆر حەزی پێ هەیە بە تایبەتیش ئەوەی کە هەبێت لە ناو شەربەتە شەربەتی مێوژە خەڵک زۆر حەزی بە شەربەتی مێوشەیە والله مانجی رمضان الحمد لله مشتری زۆرە لەبەرەوەی شەربەتەکە خاوێنە و بە دەستگایەکی پاک و پتا دروستەکرێ خەڵک گلەی لێ نییە زۆر لێ ڕازیە ئیتر بازارمان لەخوا بە زیاد بێ هەیە ڕەمەزان کەسە یەکەم شت قیاسەکانی ئەنووسین بمن بە کوردی و بە عەرەبی نووسیمە لەبەرەوەی کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە نازانن بە یعنی هەموو هەر بە کوردی نازان لەبەر ئەوە من بە کوردی و بە عەرەبی نووسم بەڕاستی من کە هاتم هیچم نەئەزانی یعنی وەک ئەوە یعنی وەک کەسێکی نابینا بم هیچم نەئەزانی بەڵام مامۆستاکانم زۆر زۆر باش بوون بە تایبەتی ستپەروین زۆر یعنی هاوکاریمانی کرد و جوان تێمانی گەیان يعني يستمن أطوانم لدرو دكان دابنم يعني جل بدورم بو خلق گەورەترین و بایەخماندا بە چی بە ئافرەتانی کەرکووک کە زۆری لە ماڵەوە دانیشتوونە ناتوانن خۆتان چاکەزان کۆمەلگای ئێمە ئەو سربەستەی نییە سربەستیی نییە بتوانێت بە تاوەتی ئافرەتمان دەرچێتە دەرەوە لە دوو ناحیەوە و توانیمانە یارمەتیان بدەین هەم فێربوون و بتوانن کارەکانیان سبەی نادووزبەی بکەنەوە ناو بازار و بکەون ئیش بکەن و بەرهەمهێنەر بن لە عینەن کاتشە حاڵاتی دەروونیشیان تەواو بێن.